فتوى لبارەی خواردنی موچە و مافی خەڵک جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان لەم ئان و ساتە پڕ لە ژان و ناخۆشی و نەخۆشی و پەتای کۆڕۆنەدا کە هەمومان ناڕەزایی دەردەبڕین، واروەها کەمکردنەوەی موچە و پێنەدان بە فەرمانبەران خەڵکانی موچەخۆر و کەم ئەندامان و شەهیدان و ئەنفال کراوان دەپرسن ئایا موچە نەدانی حکومەت بە ئێمە لە کاتێکدا ئێمە بەکاری خۆمان هەڵساوین ئایا دەچێتە کام خانەی شەرعەوە و ئایا ئەم کارەی حکومەت دەیکا حەڵاڵە یان حەرامە؟ وەڵامی زانایان بۆ خواردنی موچە و مافی خەڵک خۆی گەورە دەفەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون. واتا خواي گەورە دەفەرمێ بە هیچ شێوازێک ماڵی هیچ کەس مەخۆن بە ناحەق، وەخوای گەورە دەفەرمێ خیانەت مەکەن لە ئەمانەتدا، ئەمانەتێکیش کێوە دەزانن. وهروە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک کردمانە کرێکە لەسەر شتێکە ئەگەر هاتوو یەک دەرزی دزی لەسەرەوە ئەوە لە ڕۆژی قیامەتا دەبێتە دزیکردن و وەلێ پێچینەوەی لێ دەکرێت. جا بۆیە زانایان یەک دەنگن لەسەر ئەوەی خواردنی ماڵی هیچ کەسێک حەڵال نییە بۆ کەسێکی تر بەبێ ڕەزامەندی کەسەوە واتە حەرامە. بەپێی ئەم بەڵگانەی سەرەوە بێ ئەوەی ئێستا حکومەتی هەرێم دەیکات لە بڕین و نەدانی موچەی فەرمانبەران ناشەرعیە و حەرامە و بە هیچ شێوازێک جایز نییە. ئەم فتوایەش لەلایەن زیاتر لە 100 مامۆستای ئاینی لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان یەکدەنگن لەسەری.